ڕێگای دووەم و ئەگەری دووەم لە یاسای بودجەی عێراق لە سەرنەوت هێرێمی کوردستان لە جێبەجێکردندایە. ڕۆژانە 50 بۆ 60 هەزار بەرمیل نەوت هێرێمی کوردستان دەپاڵێورێت و دەدرێتە حکوومەتی فیدراڵ. ئەوان داوای 120 هەزاریان کردووە. ڕاگررتنی هەناردەکردنی نەوت هێرێمی کوردستان وای کردووە بیرەنەوتەکان نەتوانن بە تێکڕا ئەو بڕیان لێ دەربهێنرێت. داهاتی نەوت هێرێمی کوردستانیش دەچێتە سەر بودجەی گشتی عێراق. حکوومەتی عێراق داوای کردبوو گفتوگۆش هەیە ئەو بڕی حکوومەتی عێراق ناتوانێت وەری بگرێت بەشێکی پێویستیەکانی ناوخۆی هێرێمی کوردستانی پێپڕ بکرێتەوە. وەزارەتی نەوتی عێراق داوای 120 هەزاری کردووە لەبەر ئەوەی کە کێڵگەکان 3 مانگە تقریبا نەوت تێدا ئینتاز ناکرێت بە 50 بۆ 60 هزار دەستمان پێکردو بەڵام بەرزی دەکەینەوە بۆ 120 هزار. داوای ئەومان کردبوو کە ئیتارێک دابەندرێت کە پێداویستی ناخۆی هەرێمی کوردستان چەندێکە بۆ ئەوەی پێداویستی هەرێمی کوردستانیش ڕەچاو بکرێت و ئەوەی دەدرێت بە حکوومەتی اتحادیش ڕەچاو بکرێت. بەپی یاسای بودجە دەبێت هەرێمی کوردستان 400 هەزار بەرمیل نەوت لە ڕێگەی سۆمەوە بفرۆشێت، بەڵام ئەمە پەیوەستە بە ڕێکەوتن لەگەڵ تورکیا. توانای پاڵێوگەکانی عێراقیش 120 هەزار بەرمیلە، ئەمە وا دەکات 280 هەزار بەرمیل نەتوانرێت ساغ بکرێتەوە. بەمەش بودجەی عێراق کورتهێنانەکەی زیاتر دەبێت. ئەرچی خۆیانە کوتەسەرف پێ دەکەن. ئێستا لە بودجەی عێراقەوە یاسایەکەەوە دیارە 50 میلیارد دلار کورتهێنان هەیە. بۆی هەر کەمکردنێک لە داهاتی نەوت چ ناوخۆوە چ لە ڕێگەی هێناردەکردن ئەمە وا دەکا کورتهێنانەکە زیاتر بیتر. زۆر گرنگە بەسەر لە دوو هێڵ ئیشکەنەوە هەمان کات دەست پێکەن لەگەڵ لایەنی تورکی بۆ چارەسکردنی کێشەی هەناردەکردن بەتایبەت لایەنە تەکنیکیکان، لایەنی قانونی، لایەنی داراییشەوە و بکەونە گرێبەستێکی تازە. ئەمە بۆڕی نەوتی کەرکووکە بەهۆی ڕاگررتنی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان ئەم بۆڕیە پێچەوانە کار دەکات. چەند ئەم بۆڕیە پێچەوانە کار بکات عێراق هێندە زیانی پێدەگات. وەشمە ساڵق کوردستان 24 دی بەگا.